مامۆستا گیان چۆنی؟ سەرچاو مامۆستا باشی؟ خی گەورە سەلامەتان کە جەنابەت چۆنی؟ شکر باشی قوربان بم مامۆستا گیان باشی؟ وەڵڵا لەخوا بەزەوە کاکە نەجمەدین گیانیا خوا لەخسن باشەکە مامۆستا وەڵڵا مامۆستا گیان سوالێکمان هەیە لە خزمەتام کاکە نەجمەدین قوربان بم مامۆستا وەڵڵا ئێمە جیرانێکمان هەیە بێوەژنە خۆی و کچێکی عازەبێ هەرچیان نەخۆشیشن اینجا کوڕێکیان هەیە پێی ناخۆشە زەکات دشتی باەتی ئێمە بیدێنێ بیدێ بەدزی کوڕەکانەوە گوناحبار نابین ئاخر کاکە نەجمەدین کوڕەکەی لەگەڵ یان نادەژیان ماڵی جیایە وەڵام ماڵی جیایە بۆ خۆی دەوڵەمەندە یارمەتیان دەدا یان بۆ خۆشی دەستکورت و هەژارە بەخوا وەڵا خۆی پێشمەرگەیە نازانام یارمەتیانە بەس پێشی ناخۆشە خەڵی یارمەتی زەکاتی باتێ بەسەر چاو قسەت بۆ دەکەم قوربان پەیامەکەت گەیشت کاکە نەجمەدین زۆر پێخۆش خۆی داواکە وڵای جا قوربان ئەوان دراوسێتانن ئێستا بۆ خۆتان جەنابتان دەزانن کەوان دەستکورتن خەزێمەینەمە بەرەوەی کوڕەکەی تۆ پێی ناخۆشە خۆیتان هەیە کە یەقینتان هەیە کە خۆی بەبێ داواکردنەکەش یەقینتان هەیە کە هەژارە نەخۆش هەڕۆڵە هەژارە مامۆستا نەختی هەژەهین تەقاوتی خۆ دەزانین تەقاوتی سەرچۆنە وەکو نەبووە بەسەر چاو کاکە نەجمەدین پەیامەکەت چاو مامۆستا گیان کاکە نەجمەدین دەڵێت جیرانێکمان ئافرەتێک و کچەکەی هەردووچیان بە یەکەوە دەژین و کوڕێکیان هەیە کە لێیان جیایە پێشمەرگەی و دیارە موچەیەکی کەمی هەیە نەخۆشن بەڵڵی ئەمڕۆ ئەوەی کە نەخۆش بێ بەڕاستی داماوە و خۆشی تەنانەت ناچار بۆ کە داوا دەکات ئافرەتێکە و کچێکی هەیە موچەیەکی خانە نشینی کە بە لەو حکومەتە گەندەڵە بە زیاد نەبێ هەزار جار کە زۆر بە سوکایەتی بۆ مرۆڤ لە هیچ وڵاتێکی دنیادا باوەڕ ناکەم ئەو سوکایەتی بە خانە نشین بکرێ لە هیچ وڵاتێکی ئەم سەرزەوێدا شکم نایە سوکایەتی بە موچەی خانە نشین بەو شێوەیە بکرێ خانە نشین پیرێژنەیەکی ئاوا کچێکی نەخۆشی معەزەز مکەڕەم دەبێت لەلایەن دەوڵەت و حکومەتەوە بەخێو بکرێ لە هەموو دنیادا ئەوە هەیە ئیلا بەداخەوە لێرە نەبێ جاکە ئەمەی حکومەتە گەندەڵەکە نایکا ئەبێ مسلمانان ئاگایان لێبێ ئەم کوڕەشی هەموو کوڕێک عیزەتی نەفسی هەیە پێ ناخۆشە دایکی هاوکاری مادی بکرێ بەڵام بەدڵنیە یۆگەم کوڕە بۆ خۆی هەبووە خۆزگە هەی بوویایە و معاشی زۆر بوویایە و کەسابەتی زۆر بوویایە خۆی پێداویستیەکانی ژیانی دایکی پڕ کردایەوە ئەگەر کاکە نەجمەدین ئەم کوڕە خۆی مەسرەفی دایک و خوشکەکەی دەکا ژیانیان دابین دەکا عیادە و نەخۆشی دکتۆریان پێ دەکا و ئێوە وەکو دراوسێ ئاگادارن ئەم کوڕە بەردەوام دەستی پیانەوەیە ئەو پێویست ناکە هیچیان بدەیە بەڵام ئەگە دەزانی کوڕەکە هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی عیزەتی نەفسەوە پێی ناڕەحەتە بەڵام توانای مادیەکەشی ئەوە نییە بتوانێت دایک و خوشکەکەی وەکو پێویست بەخێوکە و یارمەتی دکتۆر و دەرمانیان بدا نەخێر ئەزیزم پێویست ناکە کوڕەکە بزانێت زۆر بە بێدەنگی کاکە نەجمەدین جەنابەت لە ڕێی خێزانتەوە لە ڕێی خوشکتەوە لە ڕێی کچتەوە بۆی کە زەرفێکەوە بە بێدەنگی لەگەڵ قاپێ شۆربا و نیسکێکی ئێواراند و شیرینیەک و خورمایەکە پارەکەشیان بدەیە بە هەر هیچ کەس نەزانێت بینی خۆت و خوا کافیە و با کوڕەکەی بە هیچ شێوەیەک نەزانێتەوە پێی دڵ ناڕەحەت نەبێ و عیزەتی نەفسی پێ نەشکێ ئینشاءڵڵا خێرەکەتان بەم شێوەیە چەند دەها قات خێرەکە زیاتر دەبێت هەم ڕیای تێناکەوێت هەم منەتی تێناکەوێت فی سەبیل الله خالیسەن دەمێنێتەوە بۆ خوای پەروەردگار